ئەبێت نوێژ ژیانمان بگۆڕێ، نابێ ئێمە نوێژ بۆ ژیان بگۆڕین، بۆ سەر قاڵی و جەنجاڵی و شپرزەی و ڕاکەڕاکی ژیان بگۆڕین، کەواتە بێ هەردەم نوێژی بین. بەڵێ سبحان الله، چۆن نەتوانی هەردەم نوێژی بیت؟ وەکو سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە خوای گەورە وەصفیانەکا فەرمێ تەراهم ڕوکعن سوجەدا، بەردەوام ئەدبینین لە ڕکوع و لە سوجدەیا بوون. واتە ئەمە صیفەتێکی مولزەمی سەحابە بوو. چۆن ئەڵی کەسێ ڕیشی هەیە و کەسێ باڵای بەرزە؟ صیفەتی سەحابەش بوو بۆەوەی کە بەردەوام لە نوێژا بن، بەردەوام لە ڕکوع و سوجودا بن. بۆیە هەر کاتێ ویستی بێتیان قیاسێ لەسەر شتێ بکەن، یەکێک پێش بخەن، یەکێ بکەم بە سەرکردە، یەکێ بکەم بە براگەوری خۆیان، ئەیانی بزانین شەهادەکەی چەنە؟ نا. پارەکەی چەنە؟ نەخێر. عەشیرەتەکەی مناڵەکە؟ نەخێر. ئیمامی عەلی کە باسی ئەبوو بەکرەکات کە خەڵیان بژار بۆ خەلیفەیی ئەفەرمێ فاخترنا لدنيانا من رضيه نبي الله لديننا صلى الله عليه وسلم. عەلی ئەفەرمێت من حقی ئەوەم نەبوو بم بە خەلیفە دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە نەخۆش کەوت ئەیفەرموو مروا ئەبا بەکر فەلیوصەلی بالناس، ئەمرکن بە ئەبوو بەکر، بە ئەبوو بەکر بڵێن با پێشنوێژی بۆ خەڵک بکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەیفەرموو ئەبوو بەکر با خەلیفە بێ دوای من، بەڵام خەڵکێک تێگەیشتن مادەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبوو بەکر لە نوێژا پێشەخا، کەواتە ئەکرێ لە شتی تریشا پێشکەوێ. کەواتە پێمانەڵێ نوێژ ئەم پرۆگرام و دەستور و یاسایە ئەوە ئەکرێ پێشەنگ و سەرۆک و گەورە و هەڵبژێڕاوتان بێ کە لە نوێژ ئەتوانێت پێشنوێژیتان